دەرچن لەم وڵاتە ئەم گەلە هەژار ولاتە ئێوە دەرچن لەم وڵاتە ئەم گەلە هەژار ولاتە ئێوە مافیا و گەندەڵن ئێوە زوحاچی نێوگەلن ئێوە بێگانە پەرستن تەگڕۆن و خۆپەرستن ئەمەستان پلە و کورسیە میلەت بە ئێوە برسیە ئەمەستان پلە و کورسیە میلەت بە ئێوە برسیە ئێمە ئێوەمان داوێ بڕۆن 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 چاکسازی و هەلی کارتن وانێ یاسا و بەرنامەتان وا چاکسازی و هەلی کارتن وانێ یاسا و بەرنامەتان ئێوە دزوو میلەت کوژن ڕۆڵەی ئەم گەلە ئەکوژن وا پارەی نەوت و داهاتمان وانێ ئابووری وڵاتمان وجدان لە ئێوە دانیە بۆ ئەنفەتان لە بیری نییە وجدان لە ئێوە دانیە بۆ ئەنفەتان لە بیری نییە ئێمە ئێوەمان داوێ بڕۆن 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 دڵی پڕبووە لە ژەن دەرکی دایکانتان هەڵقرچان دڵی پڕبووە لە ژەن دەرکی دایکانتان هەڵقرچان خوێنی ڕۆڵەی گەتان ڕژان خوێنتان لە شەقامدا ڕژان ئێوە چەتەن خۆفرۆشن خوێنی ئەم گەلە ئەنۆشن چیتان کردوا بمانەوێ گەل ئەڵێ ئێوەمان نەوێ چیتان کردوا بمانەوێ گەل ئەڵێ ئێوەمان نەوێ ئێمە ئێوەمان ناوێ بڕۆن 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 ئەو کاتە باش هاوڕیان لە ئەڵخێش تردا لەگەڵ یەکێک لە زیندانانەی کە لە نۆتەکان لە شاری هەولێر گیراوە ئەمجارە لە شاوری هاتنە هەولێر گیراوە دیارە ئێمە دەبێت بڵێین ئامانجمانەوە ئەوەیە کە ئەو مێژوە هەڵ بدەینەوە بۆ ئەوی نەوەکانی داهاتوو بزان چۆن مامەڵەکرایە و دوو بەرپرسەکانیش بزان ئەو تاوانانەی ئێستا دەیکەن کە کەس ناتوانێت باسییان بکە لە سەردەمی خۆی بەس ئاوا وەکو قەرز دێتەوە پێشدا کۆن دەبی بەس نافەوتێ بۆیە لەو ڕواگەوە ئێمە بەبێ ڕەچاوکردنی کە دووبارەش دەکەینەوە لێرەش داوا دەکەین هەر زیندانیش پارتی دیموکراتی کوردستان لەژێر دەسەڵاتی یەکێتی ئەشکەنجە و دەستدرێژی کرایتە سەر ئازار درایە بە پەیوەندیمان پێ بکە ئێمە ئامانجمان ئەوەیە تاوانەکان ڕستوا بکەین نەوەک بەرنامەیەکمان هەبێت ئێمە مێژووە تا هەڵ دەدەینەوە ئەمەش باز ناکەین خەچتر باز دەکە بەڵام دەزانین بە شەکلەوانە دەرەنجامی شەڕێناوە خۆ بووە هەردوو حزب پێکەوە زۆر تاوانیان هاوشێوە کردووە لە تۆڵەی کوشتنی یەکێک لایەکەی تروەی کردووە لە تۆڵەی دەستدرێژی لە تۆڵەی ئەشکەنجەدانی خزم و کەسوکارەکانیان ئەو شتانە ئەو بووە بەهەرحاڵ ئەوەی ئامانجی ئێمەیە پەیامە کە بە بەرپرس بڵێین ئەو مێژوەی ئێستا ناکرێت ناتوانین لەسەرت ببورن لەسەرت باز بکرێگە دوێنێ پێت نەدەکرا ئەوە دێتەوە سەر ڕێگاتان بۆیە هەوڵدەن فاعل الخێر بن نەک شەڕ لێرەدا بینە سەر یەکێک لە زیندانیانتر لە شاری هەولێر گیراوە و ئەوی شەڕی دا مەسعود بارزانی بووش بەپێی ئەو ئەوەی کردووە کە
ئەویش یعنی پەر لە شێروانی و هاوڕێکانی هەوڵ درراوە کە مەسعود بارزانی بکوژی ئیتر ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازارێکی زۆر دەبێتەوە. ئەویش کاک مەهدیە. کاک مەهدی بەخێر بێ. بەڵێ زۆر سپاس کا قادر، زۆر سپاس لە بوو ئەو چاوپێکەوتنەی بەڕاستی ئەمن زۆر لە مێش بوو، ئەمن عەوداڵی چاوپێکەوتنێکی لەو زۆرە بووم کە بتوانم هەموو کوبێ ئەو خەمەی لە دڵما یاخود ئەو شتێک کە لە مێشکم ڕاوەستایە هەتاکو ئێستا لە ساڵی 99ەوە هەر بیری لێ دەکەمەوە بە بەردەوامی، یعنی ڕۆژانە ئەوە نییە ڕۆژێک لە بیرم چی ڕۆژێک لە بیرم، ئەوە لەگەر ژیانمان، یعنی چاوم دەکەمەوە زاروبارە ڕادەپەڕ خەوێ ڕادەپەڕ دەرم الحەمدوللا ئەو خەوم ئەم لە هەولێرە نیمە، یعنی ئەو ڕادەی شخصی خۆم نەفسیم تەحتیم بووە، زۆر زۆر تێک چووە وامەزانم بەسەر و سیما، یعنی کابرایەکم هیچ عیبم نییە، بەڵام لە ناخەوە ڕووخایمە ئەویش لەبەر هەندێک ڕووخایمە لەبەرەوەی کە ئەوە کابرایەکی زۆر بە بێتاوان خۆم دەبینم لۆیە ئەو حالات دائیمەن فکر لە خۆم دەکەمەوە ئانە لۆیان لەمە چم کردبوو ئەم. بەڵێ کاک مەهدی دێنە سەر ئەوەی کە ئێوە مانان هەموو پێویستان بە دکتۆری نەفسیە سیکۆلۆژیە بەڕاستی کە چاودێریتان بکرد نازانم هەیتت یا نە، بەس بە هەر حاڵ کاک مەهدی ئەگەر ئەوەی خۆت باز بکەی ئەتو چت دەکرد لە هەولێرێ وەکو ژیرای؟ کا قادر ئەمە بابرین لە 84ەوە ئەمن دانیشتوی خەڵکی هەولێر تەیراوەم، ئەمە بەخۆمان هەری هەولێرینە، بەڵام لە 84ەوە لە منداڵی وەم چاوم لە تەیراوە کردەوە. ئیدی جیرانەکەیمە ئەوە بوو ئەو ڕۆژی کە ئەمە بە شەرکەتین لەگەر حزبی تورکمان ئەمن و برادەرەکەم بووین کە بە خەیاڵی مراهقاتی على ئەساس مەستین و سەرخۆشین و دەچین سەرەکی لە خۆشەویستەکەمان دەدەین لە کۆڵانی عارەبان بە حیساب. تەمەنت چەند بوو کاک مەهدی؟ ئەمن موالیت 79 ساڵی 99 باز دەکەم، ئەمن ئەو کاتی وە بزانم 18 ساڵ بووم یان 19 ساڵ ناو کۆڵانان و چاوچاوانێ و پرچە و هەڵە لێکردن لەدا ئیدی مراهق بووین و منداڵ بووین وەمان دەزانی گەورە بووین ئەمە تازە شتێکی هەردووکانێک لە منتیقەی هەبوو ناوی سەنابل بوو چوین ئەم لە ئەو برادرم على ئەساس دوو پێکمان خواردەوە بە سەریعی بچین سەر لە خۆشەویستەکەی خۆم بدەم لە ئەوەی لە کۆڵانی عارەبان. باڵێ بەهەرحاڵ لەو حالەتەی کە چوم دەبینم زادە ئەو حتمما کە دەچی لە شارع عەتبای دەچێ کۆڵانی عارەبان بە پێش حزبی تورکماندا دەچی بە کلفلکەی مەحموودی دادەچی کە ڕۆیشتیم ئەم ئەو برادرە بێوێندەردا ڕۆیشتیم وەزع واچی برێ شەڵەژا بوو، زۆر ئارام نەبوو، ئاسایی شوڕتا نەشدا هەموو دنیا لەوێندە یەک لەوانە حزبی تورکمان خۆیان بەستە بوو هەموو کامل محەکەمەل ئەوها ڕاوەستا. بارەگای کام حزب بوو کاک مەهدیەکە بزانی؟ حزبی تورکمان ئیزاعی حزبی تورکمان بەرامبەر مەحموود عەلاف، بەرامبەر مزگەفتی مەحموود عەلاف. مەڵێک حزبیان هەبوو لە بە هەندێ مەیانی بەرەی تورکمانی هەبوو هەندە بەڵێ ئەوزە نازانەوە چ حزب بوو دەیانگۆ حزبی تورکمان. ئەوزە لە بێ شانسی منیش مەسعود بارزانی لە شیرن پاڵاس کە دەکاتە مقابلی حزبی تورکمان لەوێندە لە کۆنگرەی 11می پارتی هەبوو شانسی من کە بەوێندەدا ڕۆیشتین یعنی دیار بوو پێوەمان دیار بوو ئەو دوو منداڵکارە یعنی مەستن یاخود سەرخۆشن دیار بوو حزبی تورکمان بە چاوەشی کوبرەی ناتەندروست تەماشامانیان کرد. ئەمەش لە کوبرەی منداڵین و مراهقین على ئەساس هجوممان کرد بە لاماری ئەو تورکمانەماندا ئەنگۆ تەماشای چ دەکەن یعنی لۆ تەماشامان دەکەن. ئیدیوە بۆ ڕاکێشان و لێکدان و ئەو شتانە ئەمە دەرەقەتیان نەهاتین بەڕاست دەرەقەتیان نهاتین لەبەرەوەی چەچیان پێبوو ئیدی تەقەشیان لێ کردین تقریبا یەک سریان ببن دەست پێمان وەنا باش بوو خوا ڕەحمی کرد لەوێندەرێ نەبردین هەڵاتین کە هەڵاتین ئەوان دەرکەی مەقڕیان پێوەدا و دەرکەی حەلەویات سەفار هەبوو بەرامبەر مەقڕەکەی حزبی تورکمان خۆی لەوێندەر نا تەنها یەک شەخص ماوە تەقەی لەمە کرد ئیدی ئەوەی تەقەی لەمە کرد على ئەساس سلاحەکەی لێ بستینین لەگە هینان و بردن و بینە و بەردەی ئەوەی حاصل نەماتانی هەڵاتین زوو هەڵاتی لەبەر شۆرتە و شتی و هالە ئیدی پاش 15 ڕۆژی
ئاشپازدە ڕۆژی ئەوەی ئەمنی بەگرتندا لەوانەیە ئێستا ئەوەش ببینیتن ئەو ڤیدیۆی ببینیتن ئاشپازدە ڕۆژی تەوەسلم کوبرەی بە برادەرێکی کرد وتم ئەتوو دەرەی خاڵم لە قەڵەمە لە ئاسایش ئەمن دعوەتت دەکەم مێز مەفتوحە چ دەخۆیەوە بخۆوە بەس تەماشایەشی بکە بزانە ناوم لەوێ هەیە بە هەر حاڵ ناوم لەوێ نەبوو دعوەتی کابرام کرد و ناومی نووسی ئەوە هیچ ئەمن ئەوها کەشف نەدەبووم بە حیاتی کەشف نەدەبوو خۆت بەگرتندایە ئەوم خۆم بەگرتندایە ئەو کابرای پێشمەرگەی خاڵم بوو بە حیساب سیقەی پێ دەکەم برادری منیشە نازانم ئەوە نازانم ڕێخستنە هەواڵگەریە نازانم مخابەراتە نازانم لێکێک لەو ناوانە الحەمدولillah ناویشیان نازانم شیان ئەوەندە بە زۆرجی شکایەتم لێ کرد ئەمن ئەوڕۆ دعوەتم کرد هەر لەگەرە من سوء ئاسایش لەگەر من شەو بوو دەمانچەی لەبەر پیلی بوو سەرخۆشیش بووین بابرێن مەست بووین چووە بە باب النیزام داچوو ئەوەی قادرمەی چووە سەرێ هاتەوە کە چووە سەرێ هاتەوە هەر بە خۆم شکەکەم کرد گوتم خەڵک بە ئایخی ناتانی بە بێدەمانچە بستەژۆری ئەو کابرایە لەگەر من خواردیتمانەوە بۆنی مەشروبی ڕۆژەڕەیەک دێتن ئیدی دەستە ئاسایشی بە باب النیزام بە دەمانچەوەش دەچیت ئیدی ئەو شەوی ئەمن مرتاح نەبووم دەنا هەموو ڕۆژێ ئەمن لە ماڵێ دەنووستم ئەو شەوی لە ماڵێ نەنووستم لە ماڵی خوشکم نووستم لە بۆ سبەینێ هاتن برامیان برد لە جیاتی تو برایەتیان گرت لە جیاتی من برامیان برد ئەوزە لەگەر وەش کوبرەی ماڵەیان هەموو سەراوبن کردبوو کانی بزانین قومبلەتان هەیە TNTتان هەیە نازانم چتان هەیە کلاشینکۆفتان هەیە زانستان هەیە ئیدی ئەمەش لە خوای بە زیاد بی کاک مەهدی پرسیارەکە تو کۆن یەکێتی بووی مەسەڵەن چ باگراوندێکی سیاسیتە بوو یان هەر کەسێکی ئەوە بووی چەکداری پارتیەتی بووی بەنمونە و پرسیار دەڵێ الحەمدولillah سپاس بۆ خوا هەتا ئێستا لەگە هیچ حزبەشی نەبوویمە سپاس بۆ خوا ئەویش وەبزانم ئەویش ئامۆژگاری ئەوەیە چەند مانگەک چەند هەفتەک هاتوچی مزگەفتێم کرد بە خێرا چەند برادرەکی کۆڵانێ ئیدی ئەوز ئەمن تێگەیشتم کە ئەوەی لەگەر وانەبی لەگەر وانە سزا دەدرێتن یعنی عقابت عقابی وانێ ئەوزە لەبەر بەو بڕوایەی من لۆیە کوبرەی پێشتر لایەنگری یەکێتی بووم وەکو هەستەکی لە بۆ یەکێتی على ئەساس وەچ تێگەیشتم کرد لە بۆی دەنگدەرێکی یەکێتی بووی هاسۆزە یەکێتی بووی بەڵام سەکدار نەبووی بەڵام لەگە هاتوچی مزگەفتێک کە تێگەیشتم ئەوانە چنە ئیدی کوبرەی دەستم لە هەموویان ششتەوە گوتم ئەمن خۆم ڕوو ڕەشی دنیا قیامەت تێ ناکەم لەبەر چەند کەسێکی کە هیچ مافی منی پێوە نیە کویان گرتی کاک مەهدی بەڵێ کە برامیان گرت بوو ئەو ڕۆژی کە لە ماڵێ نەنووست بووم برامیان گرت بوو بۆ دویان هەتا مەهدی خۆی تەسلیم دەکاتەوە ئەتوو حجزی ئەوزە بەواستەی ئەوەش نوکتێ ینی یەکێک برای لە جیاتی بژیرێتن بەڵێ ئارێ بەخوا بەواستەی ئەوەی ئەمن خاڵم على ئەساس لەگەر ئامر فەوزە و نازانم سو شەڕی شێڕاتۆنی لەگەر بووە و برای لە 61ەوە شەهید بووە هەتا ئێستا نەهاتیتەوە کەس نازانی چی لێ هاتیە ئەوە خاڵم عینەن چوومەکن خاڵم على ئەساس ئەویش پێشمەرگەی پارتیە و یعنی زۆر ئەوەی هەیە زۆر وڵاتی هەیە وەنەبی مەتکیکەم بەڵام ئەمن دەیناسم بەڕاستی دڵسۆز بوو ئەوانە دڵسۆز یان ناوێتن کاقات هەر کەسێک دڵسۆز بی لای دەدەن چوومەکن خاڵم شانسی من لەوێندەرێ نەبوو وە گۆتیان کاکە لە پێشمەرگاتی نەمایە چوومەکن عینەن کوڕەپلکە چیتکەم لە باتەی ئیش دەکاتن گوتم حاڵ و مەسەلەی من ئەوهایە گوت بابە بڕۆ گوتی ئێستا وەرەقەچی دەنووسم بڕۆکن ئازاد پێشدەری گوتم ئازاد پێشدەری دەیناسی گوتی ئەمن 2 مانگە ژنم مەردە هینایە ئەوتە 2 مانگ بژنی هینا بوو گوتی جمعەکەی دی ئەمە لە ماڵی ئازاد پێشدەری بووین ئەمە دعوت بووین ئەمن ژنم هینایە دعوەتی بی بوو ئێستا ئەمن ئەو وەرەقەت دەدەمێ عەزیز ئەمنی ناردیە وەڵا وەچوێ گوتم خەنی بووم گوتم باش بۆ یەک باش بۆ هاتینەکن عەزیزی کە یەکەچی بناسیتن لە ئاسایش لەبەرەوەی ئەمە کەس ناناسین تاقات لەبەرەوەی بابم هەر لە ماڵێ لە بۆ دوکانێ لە دوکانێ لۆ ماڵێ الحەمدولillah هیچ چەکدار و هیچ حزبەکی ناناسی دیکە چم وەرەقەکە دڵم خۆشە على ئەساس بسمعکن ئازاد پێشدەری ئەوە عەزیز دایتێ من سمعەکەی دی لە ماڵی عەزیزی دعوەتی عەزیزی على ئەساس وەنیە وەڵا کەچوم هەر لە ئەوەی لە خوارێ لە پرزگەی
قوتيان أو أتو ساعات نويس بيني قوتي أما لساعات هشتوا أما ساعاتك وتشتكى انتظار دكين أتو لشيء قلت هو طازة خبر يعني لبو مينا أو هاتيما قوتي فلان بيبقى شعبي سياسي أمنيش نظام شو شعبي سياسي سيا أسايش سيا والله كتسمى أمني عم برد السري ديتم برامي عم بردا برام خوي بمن دا در مهدي بمن يان قوتي أجر برادني أتوي بقوني بفلاقة ودكي قربان باش بو أو هاتي يقولون برو أتو برو أو أمني بقوني بفلاقة ودكي من أبنو بفلاقة ودكي أول حاصل بله قوتي أو أحمد إبراهيم قوتي أول الأخبار انتصار كان ساعتك دوام طاو ده بيقولون بابا أو أنا نفوسي على مصلحة دوامي تسوي موامي تسوي برونا ومالك برونا أو أمن جيران وش كابلا قتري قرن بسيريو سيمي روش كأمن يامبرت أمن يان لقاعيك دانا أبو كاك قادر أو ذا ليرانوا دس بيدا كاتن لقاعيك ودس بيدا كاوكيم لا أسايش هوليري لا أسايش هوليري أو كاتي عادل أسايش بودمي كاك أو كاتي عادل بوتاني مثل أسايش زيجري كاك زيجري عادل بوتاني زانا أو ترسها هيش على لقلبك معايا ده تبري كاك أو ده ترسي ده تبري كاك ده يستعذب بريم كاك عادل بله ما بس بخواي صباح سور زيجري أو عادل بوتاني أذا أبيش صباح سوري شيء كلا زلادة كاني أسايش وكو دلشاد يوسف وآزاد بجدري وأواني دي كان خلق ناوي عن نازاني لو سير روجي سير باش سير روجي كلقا عيك بو مثلا أو مديد لوجي راي أو مديد سيليك راي أو مديد شخص هبو كاب قادر والله وبالله وتلا شخص هبو أمن سيما عنكو بيز روجي بيتو قرتنا كيمن شخص هبو يكم روجي كأمن جيرابهم أو كابراي بطاني دباي لسرسري خوي بي حتى أمن آزاد كرام أو كابراي هر أو هابطاني لسرسري خوي دانا بيستكسار ساعات والله وبالله وتلا لو بطاني بس خوي دادا وندبا بدبيني نا أوانا مجموعة شرطة بون لا أوي سيبيدرن لسوران مجموعة شرطة بون لسوران ديانجو شرطة يقومر جينا دزي لقومر كرايا أو ذا هش نفر يعني هنا هر يكتشان لقاعة دانابو أو ذا كوبري أو بسيطرين تعذيب كأتو ندبي كسب بيني نكسب بيني نقصي لقى كسبكي أو بتانية بيس صار ساعات أو هلا بصار خود دادا نان خواردنيش أو هاي كدتسي تواليتيش أو بتانية هر بس صرت دتسي تواليتو دري دي ودي أو هيك للتعذيبك هر آسان كان ببيلي دانا ولداني تدانية بس بتانية بس خود دادا يو أو زبياهم دي توسط صايو دربيني يعني قصي لقبك يعني نطقي بيتك نطقي جنابي بي والراس ديان قلت يعني عند الشيوت أشكنزدان هي بالشيوت زنداني كردن هي الأشكنزدان ناقوش ترى مثلا سيك إرادة وستي ساعات 4 ساعات لقرر لديوار بي ببيت زولا بنمونه يعني شويك لشيوكاني آزاداني زندانك وانا هم بيشتري ما فبارحال بالكاك ما سيكا يكش كم ديت أول قاعيك بحسي قاعيك اللي ودكم أو يكج لوانا أو شرطانة بون هريك ولا قاعد شيبون كعلى أساس بارا لقومر جد زرابو باش تعذيب ولدانو أو شتانا كدهاتنا وزي خويان لبر ويز أو عند انفرادين لبو هركسة ولا انفرادية شداني كوبري سنك نويبو ياخد كومبو بهر حال لبو يعني نيان دثاني بزانا نيان دثاني ياخد زيان نبو ناصر مسألة سب هركسة كان لقاعد شدانا أبو أو دي تبي تصير خدا بوشي إلى إشعار آخر كسبي دي داخلين سيار هر هشتيان ويان ليكرابو هر هشتيان هر يكو لقاعك هر هشتيان ويان ليكرابو بلام يكشان لقرم يكشان لقرم ليددرا لسر ليددرا كوبري موقفك زور مردانه وزور بياوانا مليدي او زامن قيش ما قناعات اگر بيتو بياو او هالا بيتن لجير تعذيب ضل نيابه بصاغي دردسيتن يعني او كابلا نطقي ندكر كقادر او كابلا نطقي لينا شكل بزوري بو تاسيبي بكرد مثلا اسايش جوري لقرت ام كودي انزاني اگر نطقي بكرد باغم بتاني لا دابا كود زاندرا كوي كرد يعني
سعودی مراقي بوته دطواني لبا حاشاك او مراقي بقوري بزليوا نازاني إذا همو تشتكانش لمصلحتي مراقي بيا إذا لو زيانش واسطي دكي بيا مراقي همو كزناتاني ببتا مراقي او ياسينا مراقي بو كأو ياسينا إذا جيرمو أو ياسيناش عينا ببلوشي هردك سوشي كقادر ببلوشي هردك سوشي عن نهيش تبو هردك صابوني سوشي عن نهيش بو لسا عرباني دادنش او ياسينا 5 صال بو ديقو او من 5 صال لأسايشن ببي مهازا يقول تملو السبب او طبعا او هل لو سيروجي او همو مأساتانا دبيني او يجي جيرايا وبخوي دي جيرايا او بقصي خوي عنها او امن دجيرمو راستا راسنيه او لزاريوان كابلا ديقو او ياسينا ديقو امن حمايه زلا طالباني لا بيش شري براكوجي امن سوم السويد كإقامة ورقد للسويد او شتانا على اساس ظلم خوش سرتش لمالي بدموا لو كاتن شري براكوجي دس بيدكات كشري براكوجي دس بيدكات لا يوجد لهم هيس من هيزداني سايق زلا طالباني بوم نشرم كرديا نسيمة زبهاي نكسم كشتيا نهيتم كرديا نعزالي كسم دايا لو نسو بنيتي خوي دستوا إدي أو ياسين الله إبراهيم خليل بسعره ودجيني سعره كشي اللي حدث دكان إدي 5 صال لزنداني دكان أو حتى أمن برقوم أو 5 صال ببي مهازة نبو إدي هردوك تسوش يعني شكاندو لقر بلوشي قوتم ياسين كوبو أو بلو أو كودا بي ببلوشي قوتي لير أنا لو أس أو إشارتي ده يقول لو حو شيء أو لو أو الدليل لويك لنا وأسايش ويليك لزيك ويلينك رايا مثلا آخر سنك هبو وش لما يدادات يقول أو كورا اعتراف كدواء بعدين كان دين خراب ترد لي ده يعني كان من نرم تربونا دانكو قصيب كدواء بعدين كان دين خراب ترد لي ده أنا بعدين قدار أنا يعني لا ندريش حساسية بالله يعني مأساة لويك وبعدين كان درجة زلاترن على أساس إذا أو ياسينا ديجو أمن حتى سبيني أو زوجلك هبو جماعات قاب يعني لدشوش وقت أو خوارني كذا تقار بلو عقل يندري أو بلو عقل زوجيش ديجو أمن شبيه حتى سبيني أمن لنا أو زوجلي أو عدليش بما خين لكبو لجي ولدو لهم قلب مرويشتيا إذا نقول له قلتي أو عندنا اليوم ده إدي كوبري تحمل منك أمش قلتي بملا مصطفى وبمسعود بارزاني وبجنيان وبكسيان وبهمو يهات مخواري أو كوبري تصاويش ميان بسطبو أو ديقو زون بجنيان دا أجر أنجو جنتان أو هانية خشكتان أو هانية سروكتان أو هانية تصاوم بكنوا لو بقر دا ترسين لو ليم دا ترسين أو ديقو تصاوم ميان كردو على أساس توربون حماس قلتيان كوزون بخشكو دا كوجن مان دا حماس قلتيان حماس قلتيتي كاكاشي آسايش أو زي ببلوكان ليدايا ببلوكان يعني بلوكا كي لبو أوينا بو خصوصي بي بشينيتن أو زي ديقو زور بلوك ميليتا يدي أو زي أو بلوكانا توشي قرت بوها أو زي توشي قرت بوها يعني بلوكان كتير قلت لها مجسميان دايا بلان بيش كان ديا بلان بيش كان يدي أو بيشي صابونا كان لدست دايا بلي صابونا كان لدست دابو صابوني بي نمابو أواندان لي دابو لو أواندان لي دابو كاك مهدي يكسرت من هاوريان هند زاد يعني بيكنين ديت ورا لناو آسايش بيك أو بيكنين أو قريان هي قرياني خوشي بس أو بيكنين يدوتكي توريه يعني إنسان شون ذكر لناو آسايش بيك كاك اعتراف كنا بعدين كان دي يعني بعدين كان سنة وخد كردن هذا يعني لو مرتبة يوان دوش أتسيلك يعني حتى السوراني كان شخصيا بيكتنا أو باراسنو آسايشاني بعدينين زلاترن لوان حدود يعني بويا من خون بيناجي براستي يعني إنسان صدمة دقلت كجي لو قصانا دبيتن يعني ك هم نكتة هم يعني هم تراجيديا هم كوميديا بالله كاك ما دي أجبتينو سر قادر أتدري بيكتن تيد كديد يعني تكون كاتا كمان كمال بهندي تيد كي أو حالة دي مثلا أو كوبا تاني وكوبا هادو كلاوسوش يعني شكان دبيتن بيصار مام يوسف هبو لانفرادي السري خواري زوايز انفرادي السري دوبر في ليبو
غرفەی گەورە 8 گەورە یەک بەس ئەمنی لێبوو غرفەی کە ئەو هاتوو بەسێ ئەو دوو لەوانە دوو بەسێ یەکە چانی حرەسی بوو یەکە چان ئینفرادی بوو غرفە گەورەکەش ئەمنی لێبوو ئەو غرفەی بەرامبرم مام یوسفی لێبوو مام یوسف زیاتر عمری لە 55 ساڵی دەبوو يعني مام يوسف كلشي نما يعني بدي دبا يعني لبو بولي دانو بو تعذيبي دكو حفتا 5 سال 8 سال دبي اوها كور بو يعني طواو سروسي ماشي طواو تكسو چی کردبوو لێیان دەدا کاک مهدی لێیان نەدەدا خۆز لێیان دابایە ئەوان لێرانەی هەتا ئێرە لە جێسی ئەو قۆڵی دەرهات قۆڵی ڕاست و سەپیان کردبوو لەگە ڕاست و سەپی بێزگە لەوەی بە دەرکەیان وەکردبوو ئەوزە لە پشتی پێشیان دەدا غێر پشتی پێت ئەوها دەکەوتە گۆڕێ بە کێبڵی لە پشتی پێیان دابوو هەموو نینۆکەکانی پەنجەی فڕی دابوو فەقیری ئەتو دەرێ پێکەنینم پێدێ ئەمن هەموو قەلبم ڕەقبووە لە جێ خۆم هەموو تەزاتی بە قەلبم دادێوەچی ئەو قسانە دەکەم کاپات والله وبالله زۆر بەکەمی دەجێڕمەوە وەچی ئەو شتانە لۆیە بەکەمی دەجێڕمەوە چونکە ئەگە بجێڕمەوە لەو خەڵکی تەئسیر لە خۆم دەکات ئەو دائما من محاولە دەکەم نەجێڕمەوە یعنی بە خۆم تێک دەچم ئەوە یعنی نازانم نفسیەتم تێک دەچیت ئەو شتانم کە دێتەوە پێش چاوی دەرم کو دەبی بەشێک ئەو هات خاصە هێزەکی کوردی کە خەباتی کردی زدی ئەمنی ئەبوو غرێب و هەیە ئەی خاصە کەچی لە خۆی خراپترە ینی ئەوە چ مەساتێکە بەرامبەر بەس من قەوسێک بڵێ کاک مهدی لێرە ینی خەڵکەشی زۆر هەیە ڕێگمی بترسێ بەڵام دەبی بزانن مثلا زیندانی ڕایە زۆر لەوەی فاشی تر بە لە 1970 لە کە لە شێستەکان ئیمەدا مستەفای هەبوو دوای ئەوە حتى مكتب سياسي زلاليەکانیش مثلا زیندانی خۆیان نەبووە زۆر قاسی بوونا دوای ئەوە مەسەڵەن زیندانی ئاکرە بدایەتی نۆتەکان هەر زۆر خراپتر بوونا ئەو فترەیە کە ئەو شتانە ڕوویدا زیاتر من پێم وایە ئەو کاری بە سوسیال میدیا نەبووە کورد لە ئەوروپا نەبووە بە نمونە ئۆپۆزیسیۆن نەبووە بەڵام ئێستا پارتیوێکی ناتوان ئەبۆ شێوە ئەشکەنجەی خەڵک بدەن بە تایبەتی خەڵکە دیارەکان بۆیە یعنی ئەوەی باز دەکرێت ئەو کاتی هیچ شتێک نەبوو هیچ سانسۆرێک نەبوو ئێمان لە نزیکەوە ئاگامانەیە زیندانەکان ئێستا دەژیرێن ئەوەم بۆ هەندێک خەڵکی زۆر دەترسێ ئەڵێتەمە ئەو بەرنامانە دەکەن بۆ خەڵک دەترسێ نابە پێچەوانەوە ئەسڵەن ئەو خەباتەمان هەموو بڕی هەمومان بڕیە ئەوەش بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکرایە بەڵێ کاک مادی بڕوا بکە کا قادر ئەتووە دەرێ بەڵام ئاگات لە ژوورە تاریکەکان نییە والله وبالله وتیلاهی ئەمن برادرم هەبووە 5 ساڵ ئیمەنتیقی خۆمان نەبووە ئێستا ترسێم ناویشی بینم بەڵام ئەگەر ڕێخستنە پاراستنە نازام هەرچێن دەرە ئەو مقابڕاتە جێ لە قسانە دەگری دەزانی ئەم باسی چێ دەکەم 5 ساڵ بزریان کرد بوو هەموو پەنجەیان شکاند ساڵی چەندەوە ساڵی 99 دەرێ لە ژوورە کاک مادی من بازەوە دەکەم لە نەوەتەکان و سەرەتای 2000ەکان وابوو بەڵام لە دوای 2015 و 16 ئەوانە پاشەکشەی زۆر گەورە بە جەلادەکانی ئاسایش کراوە ئێستا وەکو جاران ناتوان خەڵک شوێن بزر دەکەن دنیا لەسەریان خراپ دەبیت ئەشکەنجە دەدەن دنیا لەسەریان خراپ دەبی بەڵام ئێستاش وایە لە بۆ خەڵکی هەژار وەدەکەن بەڵام هەموو ئەوانەی ژیران ئەو هاوڕیانە ئێمە من بەدواتچمان کردێت تەزیب جاران نادرێت ئەوەش لە ئازایەتیان نییە لە گۆڕانکاریان نییە لەوەیە کە خەڵک ڕەخنە دەگری ڕێکخراوی عالەمی سەردان دەکاتن جیانێگان لەو ڕوانگەیە بەڵێ ڕێکخراوی عالەمی ڕەحمەدەداک بیر وشیناوەڕێ سەلیب الأحمر هات سەلیب الأحمر بە منی ئەنگۆ زوو وەرە ئەو یعنی لە بۆ شەوێ لێ درابووم ئەمەن دوونێ شەوێ خراپ لێ درابووم هەموو قەلبم هەموو چێم و خین و ڕەش و مۆرە یعنی هەموو قەلبم ئەستور بوو ئەمیان بردە غورفەی مدیری عادل بۆتانی ئەو ڕۆژی عادل بۆتانی لەوێندەر نەبوو سەباح سوور لەوێندەر زایەکیان لە پێشم دانا تەعەجوبیم هات گوتم لەوانەیە بەر بوو بووم لەوانەیە کەسەکم بێتن لەوانەیە مەحازەکم بێتن ئەمنیان لەو هینا دەرێ لە ئینفرادی ئەمنیان لێرە دانایە لە غورفەی مدیر پاش سەعاتێک و نیوی پێچ و سەعاتێک و نیو ئەوها لە سەعاتێک ئەمنیان بردەوە جێی خۆم ئەو مامی یوسفە گوتی سەلیب الأحمەرت دیت گوتم ئەو زەمن نەمدەزانی مەسەلە چێ گوتم سەلیب الأحمەر چییە گوتی بەدی سەلیب الأحمەر هاتە ئێرە هەویە میدایە هەویەتی نەدایە گوتم نە یعنی بزانە لێرە زندانیان دیسان تعذیب دەدەن ئەو نەوعەیە یعنی وەرەقەکە ئەنگۆ چاوتان لە وەرەقەچی زندانی بیتن کە سبەی ڕۆژەیە برێتم کاکە من زندانی بوویمە لە فلان ڕۆژی لە فلان مەکانی
يعني ما بس بڵێ ئەتیان شادۆ لە ژووری مدیری هەتە سەلی مانجی سووریان سەلیبی ئەحمەر نەدبینی رحمت لداك باب إذا بله. نمدي أتوك هل يكشي دانديد وشي لي دانديد لا سرتجينا ورقة شان داعي هوية شان داعي يعني قبل بوي في وندي ما بيبقى اليو إن أكوبري أتو كتاب الدبي تنسبي روجي أقل كردستان تبتزيج كوبري ولا بوكيسي باش بوجوز صور بيس صوري خلق داميز هلن وش كنتار دبون لو سزني نيازي هم أبو هلن لو أور أو كتابة عنديست أو ورقة عنديست الصليب الأحمر هذا أوانج أو هلا لقى أو خلق يدل سلطانه باشە کاکەوە بینە سەر ئەوەی کو ئەشکەنجە تویان دەدا بوو ینی ئەشکەنجەکەت کو دەستی پێ کرد كقادر كم شوي بابرين أمنيان برد لبو تعذيبي باش سيروجي دستو تصاوميان بس إذا بخوم توقع من ذكرت إذا لا عقلي خوم لبروي أو كاتي بسبب أو من دارج بوم عقل هون بينتش كادم جو هذا جو كودبي أنا كورد الكودبي لمن ددن معقولة لمن بدن أمنيش كورتم كدستو تصاوميان بس تا إذا تيمور هاتن حاشا كوس فانصيق لتشتكي ورد علين ايدي او زلوه دائما املون دري وبخصم لو انا هرقلت قلتم حاشاك او صقانا او دائراني او خلص شي ازار واشكن زددن او انا بس بزماعي ازان او انا بس ازان وقتي يكك تصاو دستي دبستري سكا هار بيني خويا مناقشه عندك لقرب حمايه مديري يكك ديقول له لينا ديقول اخر لا تصدم اتصاو دست البسطيه دبرو زلامكم في بشان دلتاتي بصانا هور دي دكم يعني عقلة ستم أتوقع بابرين أو الجيم لي دبو أو زآية أويش لقري ليمي دتا ياخد قطب ونازع أو خسيوان بو إدي يكم شو تصاو دست ميان بسطي إدي زور ببي زميلي تيم ورهاتم يعني لتبابي تشبنت لبن دستيا أتو دري دو أو يكتش كدري بنت أو يعني لسرسرت اللي ددن بهمونه وعشي لدد أو ذا أوي أتو بابرين أوي أتوي ياخد أوي أوان ده يعني بي كاك أمن هونيما في ناوي لين يعني أمن يعني تكتشبوا كاك مهدي تهمتك أبو أمن بظالم بخ أمن يعني هي خيالهم لوين أبو يا كونغري يازدمي بارتي بو مسعود بارزاني لشيرن بالاس بو كونغري هبو يدي أمنش لقى حسبي تركمان لو دمي بشر هاتي بشر قوشي يدي تهمي وانا او ابو اتو يچيتي اتو نارديا يان بارتي اتو يان حكومه اتو نارديا يان بكك اتو نارديا اما لغر وانا همو ما براينا بس اتو بري لغر شي اتو نارديا هاتي مسعود لمسعود بارزاني بله يا جبراسي ولا داب مسعود بكجيان او ذا حزبي تركمان لبندر لترسي خوان تقيان لشيرن بالاس كربو لكاتي او لو كاتك امن شري لقى حزبي تركمان دكم دركيان لسخوان بيو دا لترسان حزبي تركمان ببي اوي امن بزعنم هم خوان تسينا جوري تسينا مقري لترسان تقيان لشيرن بالاس كرديا يدي كونكرش طبعا تقدر تسيت المسعود بارزاني لشي تقي لشيرن او ذا لبهندي حزبي تركمان تيقوت يا قلت بابا اوانا 2 كيلو رز هاتينا شيرن بالاس خويا بتقينا اما رامان قلتي ادت حزبي تركمان كان شيان قلت دو لو كسانه برادري خومبول لا حزبي تركمان هر او روجي كبشر هات او زي اوان شيان قلت مهدي اما ياندا برشقان لاسايش ونار وتكاكد الناس كبري الشركه لا ارادي بدستخوم انه يعني كابلا قوتني حزبي تركمان وشرماني في فلوس امش مراهق وين من دار وين العين كاتا اخوارد بمانو يدي زنابي سروشي لا شيرين بالاز وإيكاك امزم اتو امن قلتي تصاوم مستي كان انا كاك مهدي بينو تيجشتني يعني بتومتي اوي كهول كشتني مسعود بارزاني درابه بي اوي لكولينوج دي بكري يعني وكوي استاكا ك مثلا زبلغنا بو هيت ساكنه بو دوكستون دتوانن وەکو ئێستا کە ئێستامان تۆمەت دۆ شێوانی ئەوڕەکانی دەوزرایەوە ئەوان بەتەما بوونە مسعود بارزانی بکوژن چکو تۆمەتەکە قورسە بەڵێ کویان ئەشکەنجە دەدایی بینەوە سەر ئەشکەنجەدان كقادر تصاو دست دبستن لقر بيت يدي روت الدكنو بداية روت الدكنو اها كان لبر نبو هي بصدر في وقتها بله يدي ما نجي 12
ئەمن 5 گیرام حتا 25 زیدو مانجی 12 شەڕوت و قوتت دەکەنەوە ئاوی ساردت پێدا دەکەن ئەوجە نازانی چونکە یەک کێبڵ دیارە کە یەکە گلێت دەدا دیارە چونکە خیبرەت هەیە سەبر خیبرەت هەیە ئەوەندە لێدرایە چونکە هەفتەی 2000 لە منیان دەدا یەک بەخۆم هەموو 2 شەمان و 5 شەمان پاش سعات 6 مەغریبێ ئەمن تام دەگەیشتێ ئیدی نییە سوورەت نەدەما لە دەوم نەرێ یعنی ئاەت نەدەما دەم بۆ ئەوزت ئینتیزارت دەکرد دەنجی دەوەچی دەنجی دەرکەی دەهات ئیدی تاو دەپسایەت ئێستا ئەمن دەبن ئەوزە 2 حەرەسیشمان هەبوو حەرەسێکیان بادینی بوو ناوی سدیق بوو حەرەسیشکیان سۆرانی بوو ئی هەولێرێ بوو ناوی گەیلان بوو ئەوە لە ئینفرادی سەرێ ئیدی لێدانەکەش بەو جۆرە بوو چاو دەست و پێتیان دەبەست ڕوتیان دەکردەوە ئەوزە لێدە و لێدە و لێدە هەتا بە خۆیان مادی دەبوو چەند کەس بوون زۆر بوون زیاتر لە 2 کەسی چونکە 2 کەس بەس فەلاقەکەی ڕادەگری چونکە جارێکی ئەمن چاوم کراوە کاک قادر دەستم یاشل کرد بوو دەستی خۆم کردەوە و چاوم کردەوە خودا دەزانی والله وبالله وتالله ئەگەر درۆی دەکەم هەردوو چاوم کۆرێ ئەوانە لۆیە لەو کاتیەوە دەرێم ئەوانە ئەکبەر زەبانن ئەوانە بەس ئەو کاتەی ئازانە کە چاو و دەستی خەڵکی دەبەستن کە دەستم کراوە چاوی خۆم ویستم لادەم زاب التحقیق و مازاب التحقیق و هەموو خۆیان هاوشتە بن مێزەی قڕۆیان لە دیواری کرد و ئەویت کە چووە دەرێ والله وبالله وتالله لەو حالەتەی زۆر دڵخۆش گوتم عوافی لە بۆ منەکی دەست و چاو بەسترای ئەو هەموو زاڵمە کێبڵیان پێ چەند سەعاتە لێم دەدەن ئەوەش غیرەتەکەیانە کە یەکێک چاوی دەکرێتەوە هەموو قڕۆیان لە دیواری دەکەن هەموو ئەوە ڕادەوەست نەکو بناسرێت ئەوسە کاک مادی لێرە ئەوە برادرش کەش لە باسی کردوتی اسمە دەرگوشی لێدامە و مدیر زیندانە گوتی لێ دەدام گوتی وەختێک چاوم بۆ گوتی قسمە دەرگوشی هەراتە ژۆرێ گوتی بڕۆ کورس چاوی قەپاتکەنەوە یعنی ئەوانە چەندە ترسنۆ کرد بەس ئازار ینی لە کاتێکدا دەوڵەت بە خۆیانە مدیری ئاسایشە کەچی دەترسێنە بەرەوەی دەزان ئەو تاوانە دێتەوە پێشیان بەڵێ ئەوزەکە قادر چتە ئەمە تەعزمی بە ئازاد پشدەری هات ئازاد پشدەری یەکەم ڕۆژ ئەمنی دیت بوو بەڵام لەوە چاوم کراوە خۆی لە بن مێزینا ئەمن ئەوە تێ نەگەیشتم چونکە لەیوابی ئەگەر قسەم لەگەر بکە نایناسم ئەتوو مەسەلەن پێرێ قسەمت لەگەر کرد تاچی خۆم ئاخر بەچنەوە حەچی هاتی دیسان تحقیقم لەگەر دەکەی دەشتەوێ نەتناسم ئیدی لێ دەزانم ئەوەی بەرامبەرم کە تحقیقی لەگەر من دەکرد عینەن دەنگ بوو ئەوەی پێش 3-4 ڕۆژ تحقیقمی لەگەر دەکرد بەبێ چاو و دەست بەسترایی ئەتوو مەهدی ئەتوو پلانی ئەتوو نازانم چ ئەو یەکەم ڕۆژ کە گیرام یەڵە بیبەنە قاعەیەک پرسیارێک لێرە دروست تو کەنامەی ئەو خزمەی خۆت دابا ئازاد پشدەری نەدا ئازاد پشدەریان نامەکەت هیچ مەفعولی نەبوو بەدی دام ئازاد هیچ گوتی ئەتوو کوڕی خاڵی عەزیزی گوتم گوتی باشە ئیدی هەر خۆزگە لەم گوت با کوڕی خاڵی بیمە یعنی هیچ فەرقی نەبوو ئەوزە لەسەر ئەو مەوزوعەش ئەمن لەو کاتیەوە ئەمن لەگەر ئەو عەزیزەی قسەم نەما تەواو 3000 چوومەوە کوردستان 2005 2012 2015 چاوم لە ناو چاوی ئەو عەزیزەینا سەلامم لێ نەکرد چونکە بەخۆی باش دەزانی لۆزار سەلامم لێ ئەگە ئەو عەزیزە نەبایە ئەم لۆ خۆم تەسلیمی حاشاک ئەو سەگان بەڵێ لەوەشکان شێوەشکان زدانانەی کە جگە لە لێدان بە کێبڵ چیتکەیان لەگە دەست و پێیان چەپ و ڕاز دەبەستایەوە چیتکە شێوت ئەشکەن زدانشکا بووە لێتە بیرت لە ئیتکیان دابیتن کە باسییان کردبی لە نێوان خۆتان تۆمارکردنی مێژووە ببیندرێتن وەکو زیندانی ئەبوو غرێب وەکو ئەمنەکەی سلێمانی و هەولێر بەڵێ دوو برایان کرد بوو ئی خۆشناوەتی بوو ئیدی ئەو دوو برایە هەر دەپەنجەی نینۆک و پێیان دەرهینا بوو گوتم چتان کردی ئەنگۆ دەیگۆ قەت لە چیان بەسەرمەدا ساخ کردیتەوە و کە ئەمە نەوان کردی ئەوزا بێجگە لەوەی مەجموعە سپای ڕزگاریان گرت بوو عینە لە مەسیفی لەسەر مەوزوعەکی زۆر تافە زۆر قۆڵ بەخۆشیان نەیان دەزانی ئەوزەوەچی دەچوێ وێن دەرێ محکەمەتیان لەگەر دەکرد با برەی تحقیقیان لەگەر دەکرد کوبرێ ئەوان على ئەساس پارتی بوون تحقیقی وان زوایز بوو یعنی ئەوەندە بە ئەشکەنجە نەبوو لەگەریان ڕێخستن و ئەو شتانە
كتسونا ويندري على اساس نيان تصاين لبرسكي كتسونا ويندري حسين برلمان محكمة يذكر وحال حاكم بو ليش تيدا حسين حسين برلمان همو بازك كام زلاد بوا هميش دادور بوا بله الرحمة لداكو باب او اگر بيتو يكك لآسايش بيته من دست حسين برلماني دري الحمد لله اللي مشكلة نية امن بماقلة بن حسين دست حسين برلماني دميني موا بس نقل منك انا آسايش يعني كأنما اللي دانا كان حسين برلماني هو داد دوشيني بزرت داد دوشيني ولو ليد دا بلام داوش عندنا بالنسبة لداني آسايش يرخصنو او السابقانة كانت دي اي خلق تعذيب ددا او مجموعة لسر اوي جيرابون او انا حسبي اقرين ايدي باشويش زور يعني ليدرا حسبي اقرين سي حتى اسلام نوزاني بله پارتی بو جیرابون بله كاك مهدي بلوي اوبي باشن او اسايشاني لتيان دادا چي بون مثلا لو سردم دا اگه بيتو بيدت وشي قوتم اويلي من دادا آزاد بجدري بو دي كورك بو بناوي سمير تاكسي بناو بانك بو ايكولاني عربان بو او سمير تاكسيا لين بيتساوا قوتيان بخوي يعني فعلي لقر كرايا داجي قواديا يعني كتسا كي خوي بإيش ده خيتم بهر حال او كسا ناوي سميرة او سميرة ليتي ددا او سميرة ليمي ددا درشاد يوسف ليمي ددا آزاد بجدري ليمي ددا صقشي منطقي تيراوي هي معدل دروات ديتو دروا اويش كوبي سايتي بردر قيد الشاد يوسف يا بناوي حسني اويش لخلشي ددا يدي لناوس ددا ناوي دينا بلال او بلال لسزنا او بلال اگر ملاي مزقفتي بتسو بايا جوري دبا تير شقي يعني لدست خوينا ولا دانك دبا لددا لدست خوينا بو نيدا برسياتو تسكرديه تتنكر مثلا دهاتي تير شقتي دكرت او زد ليتي دكرت مثلا شخص هبو بياوشي قولو قران سربت زمداني هنشي بابيري ديدا براش ديا يعني نيدا تاني لنا كاك مهدي نيدا تاني لنا دا يعني اجباري تاني لنا دا انا ازاد وازوجي او كره دهات او بلال دهات يدي السجن هو صامت قدام وزبه بلال هاتي اون دبكل شي من هات وشي سقص عيد هذا ليش اصحى اون دبكل شي من هات يقول بخو ناني بارزاني بخو كاك مهدي او ما ويجي تو يزداد ولا او باريزر تبوا و بوكو بسياره ذكر قلنا مثلا اونيا باريزر تبوا ايا مهاجة تبوا و ادرا جاي حكم بدري وتحت او لقى بكري اگر بالله خير وشتانا نبو او شتانا ندات قام دي نورقكم دي نمحاميم دي بالكو صد ديناري يعني لبو من ناردو وصد دينارك احنا قيش تدستم صد ديناري مالش يعني لمس او اخري وش بربوم قلت يعني صد دينارك ادوزز قيش قلت بابا هربوز بلو صد ديناري يعني بين السر اوي هذه شلون ازاد كراي عندبو لا غرفة شي دو بسي عندنا ابو او غرفة بوري مزراي بيساي اساي شبطان لو زي كسزن بو همو دهاتوي ديغو شو هبو ولا سردو زي لزاوية شي او خوتي مد لسردو زي بيرا وسايا همو بويتا بيساي ددغن لمن كاخادت لس صبر هر ميزو هاتي حاشاك هر ميزو هاتي حتى ويلي هاتي او كابراي تشتغل زاوية شي همو بيس بوا يدي لسردو زي راوستايا لسدوبان زي يعني دانش لا تسمسك بس يعني هم قلبي نبتا بيساي زور بيتام بتمام بزريب كان بلام يدي خواه ناس انا ابيش نواتنو جيرا لقى او كابراي لقى اوليدي اي باسي دكان اها بله لقى الاسلام لك بربوه
بەربووە بەربوو ئەنگۆ برن ئەوەی چ بوو جەریمەی چ بوو جەریمەی ئەو کابرای ئەوەن دەبوو یەکەکی کوڕەکی تو ئیوی ئەویت کە نەیدەهێشت خۆڕی و سەرسەری و شەلاتی بچنە ناو ماڵان بچنە ناو گازینۆیان بچنە بازاران دەیگرت لە خۆی دەگرت دەیبردنە مزگەفتێ زەمبی ئەو کابرای ئەوەن دەبوو کو ئەتوو منداڵی منتیقەی نسحەت دەکەیت نەبتە پارتی کاک مهدی پرسیاری کۆتایی چۆن ئازاد کرا یعنی ئایا بە دادگا ئازاد کرایان بە واستا کە وەکو حکوومەتی سوفەل وەکو قەشمەری خانەیەک بڕۆ ژۆرە و بڕۆ دەرێ بەرێ کا قادر ئەوە کوبری داکەم هەزار ڕەحمەتی لێ وەچی هەموو ڕۆژێ لە پێش دەرکەیدا دەنیشتن ئینتیزاری من دەکاتن کەنجی دێتەوە کەنجی بەری دەدەن جیرانێکمان لە بەرامبەرمانە ئەلەمینیۆمی دروست دەکاتن دەرێدایە ئەتی لۆ خۆت و هاتێکدایە لۆ خۆت و هاشڵەشان دێ لۆ ناچێککن زەودەت نەجاری مەهدید لە بۆ بەردا ئەویش دەرێ لۆ زەودەت نەجار چییە زەودەت نەجار غێر على ئەساس ئیکۆڵانی مەیە و لەگە منداڵی کۆڵانی تۆپانێ دەکاوە لەگە منداڵی کۆڵانی هەردەستی دادەنیشی کۆن ئەوە کۆنا دەرێ زەودەت نەجار ئێستا کە بوویتە وەزیر هەرێم واللهی ئیلا ئەگەر زەودەت نەجار لە بۆت بەر بدات زەودەت نەجاریش وڵداش زاوای ئەو فەرهادێ کە بەرامبەرمانە دوکانی ئەلەمینیۆم دەچیتەکن داکەم هەزار ڕەحمەت لێبی دەچیتەکەن زەودەت نەجاری دەرێت زەودەت نەجار ئەمن لێرانە لە پێش دەرکەت ناڕۆم لەبەرەوەی ئەمن 3 مانگە دەچمە پێش دەرکە ئاسایش کەس پیشانم ناداتن ئەو کوڕە داکە 3 مانگی ژڕەبق هەموو ڕۆژە چتە بەردەم ئاسایش ئەوزە هەر جارێک دەیگۆ ئاسایشەشی حاشاک هیچ پوچ بەناو عەقسەکی بەڕێمی دەکرد و ئەمنیش بەدڵ ساردی و بە گریان دەهاتمەوە بەداخەوە کە چووم گوتیان وەرە سەرێ ئەو کەسەی ئەمنی برد لە بۆ ئینفرادی لە بابەپێ لە بۆ قوفەی ئەوم دەبا مدیری دەبا ئەمن لە خوارێ بووم لە سزنی خوارێ بووم قوفەی مدیریش لە سەرێ دەڕۆی ئەو حەوشەی دەبڕی هەتا دەچێت سەرێ دەستمی نەگرت بوو بەمنی گۆ هەست بە چ دەکەی ئێستا گوتم یان دەم بەنە ئینفرادی سەرێ یان دەم بەر ڕەمیم دەکەن چونکە بەڕاستی من ئەوەندەیان لێدا بوو ئەوم بەخۆم نەما بوو ئەوزە کابرا بەمنی بوو گوتی ئێستا ئەگەر ئەمن بدوەمە ژۆرێ لە بۆ سن ئەو هاتوون دەست دەگرم خۆڵی لە قۆڵم ناگوتی تونند ئەو دەتگرم ئەو زە دەدۆمە سەرێ گوتی ئێستا بزانە بەرتمدایە ئەتوبەر بووی باوەڕم نەکرد گوتمان خۆدەم بەنە ئینفرادی سەرێ چونکە ئینفرادی سەرێ لێدانی زۆر خراپتر بوو لە ئینفرادی خوارێ چونکە ئینفرادی سەرێ نەدەدیترای کەس نەتی دەدیت بەڵام ئی خوارێ بەتانی دادەوە و حەڕەسی ئاگادارکەوە و مراقیبی ئاگادارکەوە ئەو شتانە یاخود ئەوە حاصل کە چوومە ژۆرە غورفەی مدیری دیتم زەودەت نەجار لەوێندەیە ئیدی کە ئەمن لە سجن بووم زەودەت نەجار وەشی من و تو عادی ئینسانێکی عادی بوو تو مەزان ئەمن کە سجن بوویمە زەودەت نەجار بوویتە وەزیر نازام ئێستاش نازام سرم لێ دەرنەچێتەوە مۆسوعەت تو بۆ وەزیر نازام سەبا حەسوور گوتی وەزیرێکی گەورە و گران هاتیە لە بە خۆڕێکی وەچی تو دەپاڕێتەوە ئەوش بەڕاستی قەشمەریم پێ هات گوتم ئەوانە هاتینە پێم ڕادەبێت زەودەت چییە ببیتە وەزیر ئەو کابرایە بێتن وەزیرێکی گەورە و گران هاتی چکەی ڕۆژێ تۆپانێمان دەکرد پێکەوە لە کۆڵانێ هاوی وەزیر ئەمنیش گوتم زۆر سپاس دەستت خۆش بی و نازانم سێ و کاک گوتی ئەحمەد ئەتووی ئەحمەد برامە گوتم نا کاک زەودەت ئەحمەد نیمە من مەهدیمە گوتی مەهدی بابە تو لۆوە دەکەی گوتم تەواو تۆ لەسەر دەستی گۆم چتکەوە ناکەم گوتی ئەوە لەسەر دەستی کاک زەودەتی ئەوە سەبا حەسوور لەسەر دەستی کاک زەودەتی جارە شتکە بتبینمەوە لێرانە هوردت دەکەم گوتم تەواو زار شکە لێرە نامبیتنەوە ئەوزە ئەمنی برد کە ئەمنی برد زەودەت ئەمنی لە غورفەی مدیری دەرهینا ئەو ڕۆیشت قسەم لەگەر دەکاتن ئەمن هێشتا کوبری باوەڕ بە مەوزوعەکەی ناکەم ڕاوەستایمە ئەو دەڕواتن قسەی لەگەر من دەکا منیش ڕاوەستایمە ناوێرم بڕۆم ئەوەندە ترسایمە گەیشتە ئەو لای ئاوڕی داوا کورەگوتی وەرە لۆ لەوێ ڕاوەستە گوتم ئەمن لەگەر من تا کورەگوتی وەرە لەگەر تومە لۆ ڕاوەستایە گوتم ئەنگۆ بەڕاستی تانە یعنی من بەر بوو گوتی وەرە کاچی خۆم وەرە دیدی ئەمنی بردە کوبری ئەمنی بردە ناو سیارەی دیتم سیارە و حیمایە و سەکتار و ئەمنی بردەوە پێش ماڵێ ئەمنی بردەوە پێش ماڵێ ئیدی ئەوەندە ما کوبری پڕدەمە دەستی ماچ
چونکە لە شوێنەکێوها ئەمنی دەرهینا ئیدی هەرچێ دەرتی بهینابە حتمما دەستیت ماچ دەکرد چونکە ئەمن تەمای ژیانم نەمابوو کاک قادر ئەوە بە کورتی لە بۆتان دەجێڕمەوە ئەمن زارشکە عینە لە ژێر تعزیب ئەو پشتە سەرم ویستمەوە لە عادی دەم بتەقێنم هەر بمرم نەمینم لە ژیان نەمینم ئەو دڵشاد یوسفە خۆڕیە بە پێڵاوی هات کوبرێ لە دەومینە پێڵاوی لە دەومنا بەسە سرم کات على اساس من سرم چیت کە لە عادی نەدەم ئەوزە لە حەژمەتی خۆم گەزەم لە پێڵاوەکەیدا کوبرێ بنەکەم لە سەرەکەی لێ کردەوە لە حەژمەتی خۆم و یعنی ئەتو چاو دەستت بەسترایە بە هەموو شتی دەست بە شەڕ یعنی بەدانیش بە شەڕ ئەتو حیساب کە لەو حالەتەی ئەتو شەڕیان لەگەر دەکەی بەڵام ئەوان زەبانن دەست و چاویت و پێتیان بەستیە ئەتوش بەتەڵەکەی کە هیچت پێ ناکەی ئیدی ئەو کاتیش کە پێڵاوەکەم لێ کردیتەوە لەس ئەو حاڵێک کە پێڵاوەکەم لێ کردەوە زیاتر تووڕە بوو على اساس پێڵاوەکە تورکیە ئەو دەوەم لە مێشکی مایە بۆ پێڵاوە تورکیە پێڵاوە تورکیەکەمی دەڕان یعنی خەمێەوە بوو پێڵاوەکە دڕاندیە نەک یانەی ئینسانێک دەدرێتن دڵشاد یوسف ئازەتونی پیسپی زووی بێعزەلات کاک قادر وەڵڵاوە بیلاوەتیدا ئەوزا من لەو کوڕم پرسی لە یەکەکەم پرسی کە پێشتر لەگەری هاتوچی مزگەفت تێم دەکرد عینەن وەچی خۆی بوو بەڵام ئەو تۆبەی کردو گوتی دڵشاد یوسف ئەمن و دڵشاد یوسف لەناو ئەو خەرابەی پێکەوە کەرمان ئەوە دەکرد منداڵمان ئەوە دەکرد ئێستاکەش کوبرێ تەتەوڕی کردێ دڵشاد شتی تکەی لە بۆ دێتن شتی تکەی لە بۆ دەبن ئیدی ئەو دڵشادەش هەر ئەو نەوعانە لە ئاسایشدایان نایە ئەزیەتی ئەو کاک مەهدیەمان دەتوانێەوە بڵێن بە هەموو دڵشاد یوسفەکان لەو هەولێرەی دەیان جەلات هەبووە دەیان زاڵم هەبووە بەڵام ئێستا نەوەکانیان پێیان شەرمە ئەو بابیان هەیە لە بەعسیەکان لە یەکێتیەکان و بەر لە بەعسیەکان هەتا لە سەردەمی عەرەز قەومی و نازانم چێ و لە هەفتاکان ئێستا هەمووانەی لە زیندانەکانی ڕایەت بوونە ئاکرێ بوونە قەڵاتچۆڵان بوونە لە باشان بوونە پێیان شەرمە یان ئاوا چاوی خۆیان دەبەستنەوە لەبەر ئەوەی ئەو کارەیەوان کردیان تاوانەژی زۆر قێزەوەنە نەوەی نەوەکانیان نەفرەت لێ دەکەن ئەوان نەحەقیان نەبوو کاک مادی کە ترساینا لە تو نەترسان لەوەی ترسانە ئاوا ناویان بڵاو دەکرێتەوە ئاوا ڕسوا دەکرێن لە مێژوو و ئیشی مەش ئەو پەیامەیە کە پێیان بڵێن ئەنگۆ ئەوڕۆ ئازاری خەڵک دەدەن ئەوڕۆ خۆتان پێ ئەنتەرە لەسەر ئەو خەڵکەی بەڵام بزانن سبەی مێژوو دەیان ئیمپراتۆری لوزایە ڕسوا دەبن لەم هەولێر و لەو کوردستان و لە سلێمانی و گەرمیان پەیکەی تاواندانۆ دەکرێت مناڵەکانتان پێیان شەرم دەبی ئەنگۆ ئەو بابە بێویژدانە بوونە کە ئاوا ئازاری خەڵک دەدەن ئەوە ئازادی نییە کوردی هەژاری کورد مەهدیەکان دەگرن دەیخەنە ژێر تەعزیب پێڵاوی لە دەوی دەنێن ئەوە لووتکەی ترسنۆچیە و لووتکەی خیانەتکردنە لەگەر خوێنی شەهیدان ئەوەیەک کاک مەهدی دوای شت ئەوە لە بیرمان باز لە خواردن بکەین خواردنتان چۆن بوو یان ئەگەشتر لە بیرمایە کۆتایی پێبین بەڵێ خواردن لە ئاسایشی هەولێر بەڵام بەس نانی نیورانەی باش بوو مەسەلەن برنج و فاسۆلیا دەهات ئەو کات نەوەک سبەینان یان نۆک بوو یاخود نیسک بوو نۆکە کەشک و یعنی لەوانەیە لترێک ئاوتیان بدابایە لترێک ئەو لەناو ئەو لترە ئاوەی 5 زمکە نیسکت هەڵبژار بشمارت باە یاخود بەخوای بەچاوی ئەو کەسی هەمومان خۆشمان دەوێت درۆی تێدانی یعنی بەدەستی دەژمێردراست نیسکەکان سەمونەکی گچکەتیان دەدای ئیدی ئەتوو دەبایە بەو ئاوەی خۆت تێرکەی تێردەبی تێرنابی مشکلەی خۆتە شتەشکە بڵێ سبەینان یان نیسک بوو یان پیازاو بوو ئێوارانیش یان نیسک بوو یان پیازاو بوو ئەوە کوورێ غەڵەت قبوڵی نەدەکرد نیورانانیش برنج و مەرەکە ئەوە ئاسایشی هەولێر بەڵام ڕێخستن و مەسیف و ئەوانە برنج و مابرنج نەما هەموو دەمێ نیو لتر نیسک نیو لتر ئاو لەگە 4-5 نیشتی هاتێکەڵ بوو لەگە سەمونە چیان دەدایێ ئەوە سبەینێ و ئێوارێ نانی نیورانێ نەبوو ئیدی نووسنیش وەچی ماسی بوو نووسن کاک قادر نووسن دەبوویە قالب لە سەلایەکی دەبایە بنووی ئیدی سمتت بە سمتی ئەوەی وەدەنا
عيبني بيشت ببيشي أيوت كودنا أيوت كهر أوها أيوت كهر أوها يدي تواو هاتاس سميني هردا ستايا أوانا تصرد أبو أوانا زي جاي هات تسوني نوي دي زور وصعة شنا خوش بو وشي ماسي لنا وقال بيدنا أزور اسمه شي ملا مصطفى شعلي عند الدابو قربيت وساعات باش ساعات وازدي شوي تصاوت أجا دريجش باي تصاوت كراب أوا مراقبة كديكو أتو ظني خراب لبو أو رسمي دبي تصاوت قباتك دابا تصاوت قباتك أجا تصاوت كراب هاي يعني تظني خراب لبو أو رسمي دبي سمع ساعتك وقت كاك ما دي تشيتر ما بتقبل بيلي لبو جيجران يعني تكسرد راتشش بيان بتبيلي بيامك تبي أوي أمن دم بيلين أو كساني كآزار دراين أو كساني كأشكنزة دراين خاصة أجر يشيتي بدستي بارتي أجر بارتي بدستي يشيتي أجر بيتو أو صجانا وقود الشاد يوسف كان تعذيبي منه أو ندن كس تعذيب نددرا از طولي خوتان لزيات لسر كردكان كانوا برونا فيش او كساني كيبل كورا كان تاني ورد كردي اوان تاوان باري سرچينا من بداية كات قادر فيش او رسمي دلشاد يوسفي لقر مسعود بارزاني كوري ببينم تمقول مسعود بارزاني شتوها زاني كودا بيتن مسعود بارزاني بزاني خلق او هاي ليدك والله ما شي رسمي دلشاد يوسفي لقى مسعود بارزاني كوري دي وتما من املكم هبو مسعود بارزاني ايشنو وتما ولا بزانه لشي دانش دلشاد يوسف عقد دلشاد يوسف مجرم اكبر مجرم كبري في دلشاد يوسف يعني انا ابوك على اساس زحمه ترين في التربيه دابسي اتولي ددي اجا اعترافي نكر ديني نبي اتولي ددي اجا اعترافي نكر ديني نبي اجا اعترافي نكر اخير ديني دلشادي على اساس مجرمه في سكا اجا لكتري دلشاد يشتي بري او زاتو اجا اعتراف نبو او زبرد اتو ببي ليداني دلشادي برنامج دبي بفلتري دلشادي دابسي دلشادي ناسرايا زور ظالم وبيدين وقداره روجي ويش دادي روجك داديت ئەویش وەکو هەموو بەرپرسانەیەکێتی لە هەولێرێ ئەوەی لەگەر تو کرا دڵنیا بڵەگە خەڵکی کەش یەکێتەکان کردیان یعنی وەبەر لەوی ئەمە دەیان چیرۆکمان لەسەر بەعسیەکان ئەمنەکان دیت بەس بڕوا بکە ئێستا چێ لە دەوێری بڵێ بابە ئەمن لە ئاسایشی یەکێتی بوویمە ئەزیەتی خەڵکمدایە چێ دەوێری بڵێ لە دایرەی ئەمنی هەولێرێ تەعزیبی خەڵکماندایە خۆدایان کوردی تێدا بووە ئەستانەوە دەبتەرەکەی شەرمەزاری بۆیە دەرێم ڕۆژی ئەوانەش دادێ ئاوا مناڵەکانیان نەفرەت لە باوچیان بکەن ما کاک مادی ئەگەر شتێشکردنما کۆتای پێدەین بەڵێ زۆر سپاسکە قادر بەڵام ئەگەر بێت و ئەنگۆ ئەوانە ڕسمتان لەکردن ئەوانە دەبی ڕسواکردن ئەوانە دەبی بەڕاستی لە ناو ئەو میلەتەی نەبینێت میلەتی کورد ئەوەندە غەدار و بێدین و بێشەرەف نییە خەڵکی وڵاتی خۆی ئەو حالە لێ بکاتن کەسی خۆی ئەو حالە لێ بکات ئەمن لەوانەیە لە چاوی ئەوەی دیتیتم هەر هیچم لێ نەکرایە ئەمن مجرد لێم درایە بە کێبڵی لێم درایە یاخود ئازار و ئەشکەنجەشی زۆر میاندایە بەڵام ئەوەی ئەمن دیتم زاروار دەرێم الحەمدولله ئەدی ئەگەر ئەو هامیانی زۆر سپاس کاک مادی سپاس هاوڕێ بە هیوای هەر یەکێشتر چەند هاوڕێش کەش داوایان کردیە کە دیداریان لەگەڵ بکەین ئێمە لێرە پەیمان دەدەن هەوڵ دەدەین ئەو مێژووی هەڵدەینەوە ئامانجیشمان تەنیا لەو ڕوانگەوەیە بزانن تاوان کۆن دەبێت بەڵام نافۆتێ و دوو ئەو جەلادانە ناویان بستن ناو مێژوو واز بێنن لەو کوڕە هەژارانە ئێمە خەباتمان کرد یەکێک لەو بۆکارانەی خەڵک کە دەچۆ شاخ لە دژی ئەشکەنجەدان بوو لە دژی گرتنی بە زۆرم لێ بوو لە دژی ئەوە بوو هەر مەسەرە کورد و کوردستان نەبوو لەبەر ئەوەی ئەتو کە کورد بووی دەژیرای ئەشکەنجە دەدرای دەتەوێت ژیانشک و ئەوروپای کە کەس ئیهانە نەکرد یان ئێستا من 21 ساڵە لێرەمە تا ئێستا نە پۆلیسێک نا ئاسایشی ئەو وڵاتان ڕۆژێک چاوی لێ سوور نەکردیمەوە ئیهانە چی نەکردیمە کەرامەتمان بۆ گەڕایتەوە ئێستا هەست بە کەرامەت دەکەین خەبات شۆڕشش واتە گەڕانەوەی کەرامەت و ئینسانیەت زۆر سپاس بۆ کاک مەهدی ئەو زۆر سپاس تایبەتش بۆ کاک ڕەزدەرگراوی سەربازی وێنی پشتکامیرەکان سەرکەوتن هەر بۆ خەڵکی بە مرۆڤی بە کەرامەت و خاوەن بەرخۆدانە سەرکەوتن